سڵاوتان لەبێت خۆشەویستانم کاتتان باش هیوادارم زۆر باش بن دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من ئەمڕۆ لەگەڵتانم کە وەک هەر پرۆگرامێکی دیکە میوانداری کەسانی دیار و باش دەکەین لە نێو کۆمەلگادا. پێمان خۆش بوو میوانی ئەو جارەمان بەلایانی هونەری بەسەر بکەینەوە، ئەویش مامۆستای گەورەی کۆر مامۆستا وریا ئەحمەد لەگەڵمان بن. سڵاوت لێ مامۆستا. سڵاو لە خۆشتان. باشی ئەحواڵت تەندروستی باشە مامۆستا گیان. ببوورە ئەمڕۆ تۆزێکمان دووش دەکەین مامۆستا. لە کاتت دەگرین. بەڵێ. زۆر سوپاس دەکەم، زۆر خۆشحاڵم کەوا خۆم بە گەورە دەزانم بەڕاستی کە لەگەڵ تۆ ئەمڕۆ پرۆگرام دەکەم، هیوادارم پرۆگرامێکی جوان بکەی شایستەی بەڕێستان بێت. هیوادارم. باشە مامۆستا، ئەمە هەمومان دەزانین کە بەڕێستان خەڵکی کۆیەنە. بەڵێ. باشە لە خێزانێکی کورتپەروەر و هونەری لەدایک بوون. باشە دەمەوێت تۆزێک باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەی لە کۆیە. باش. والله ینی بە کورتی ئەمن لە کۆی ئەمە ناسراینە بە ماڵی حەمەمەلای. بەڵێ. ئەستا لە کۆی پرسی وریا چێ لە وریای کوڕی ئەحمەدی کوڕی نەوەی حەمەمەلای. حەمەمەلای بەڵێ. ماڵمان لە گەڕەچ بە فرقەندی بوو. بەڵێ. لە مەکتەبی زانست چی بە مەکتەب. ئیدی ئەوە بیادەوەری منداڵیە دائیمە کۆیە ئەوجا ئەو دەمای کۆڵانەکانی قوڕ و چڵپا بوو بارانی ژێکجار زۆر بوو بەفر زۆر بوو ڕاتکە زستانی ئەو کادوەکو ئێستانە بوو. بەڵێ دەم زستانی ئەو کادوەکو ئێستان زۆر سەخت بوو زستان ئەرێ وەڵڵا جا بەفر دەمار ینی بانەکانیان دەماڵیەوە بەفرەکانیان دەفرێدا کۆڵانێ زۆر جار ئەو بەفرە هەتا نەورۆزێ دەما بەقەد یەک قەلابە چەگل و قۆم ئەو بەفرە لە کۆڵانێ بوو ینی ئەو باە ساردەکە لێی دەدا نەورۆزان خەڵک گەرم نەدەبووە. نەورۆزان ئێستا بەهارە چی خۆشە. ئێستا جەو زۆر گۆڕا کۆش جەوی گۆڕە ئەو بەفرشتە و سەختی نە. باشە مامۆستا بەپێی ئەو زانیاریانەیە کە من هەمە لەسەر بەڕێستان لە منداڵی دەداکت زۆر نازی پێداوی. زۆر دەکرێت تۆزێک باسی دایکتمان بۆ بکەین. ئەرێ وەڵڵا هەزار ڕەحمەتی لێبی سەبیحە خانی عەزیزە فەندی هەولێری. بەڵێ. مامۆستا تایر ئەحمەد لە کتێبەکەی خۆی مێژووی کۆی باسی دەکا داکەم بە ئەسڵ خەرچی قەڵاتی هەولێرەیە. بەڵێ. جا بابی تەعین بوو بە مامۆستا ئامۆزایەکان و برایەکانی هەموو شەڕیان لەگەڵ کردێ گوتیان تو پارەی حرام وەردەگری پارەی میری. دەبێت و کاسبی بکەی ئەنجا بشێ ئەویش لە شەرمان کەس قسەی لەگەر نەکردێ خۆی نەقلی کۆیە کردیە. داکم و پلکەکەم لە کۆیە مێردیان کردیە. بەڵێ. ئیشەکە ئەو هابووە جا داکم فەقیرەی لەبەروەی حەفت سار منداڵی نەبووە لە خۆی لێ دەجێڕامەوە. پاشەوەش کە منداڵی بووە سێ کوڕی مردیە. ئەدی کچەکی مردیە لەبەرەوەی ینی وای لێ هاتبوو ڕوحی لەسەر سەری من بوو. زۆر نازی دەدایە و گرنگی پێ دەدایە. بەسەندێک گۆ لە کۆڵانێک کە لێت درا نابێت و لێیان دەیەوە دەیبێ بە من برێ ئەو دێلیان دەداتەوە دەچی شکال دەداکانیان دەکان بەقیر نەبووە لێیان بداتەوە ناوەڵڵا. تەمەنی درێژی بۆ ئێوە بێت ئیشاڵڵا. مامۆستا وەبزانم بابی بەڕێزی شتان دەنگی خۆش بۆ و مەقام بێژ بووە چۆن ئەو بابەتە. ئەحمەدی حەمەمەلای بابم نامەکەت شم کردێ لە سەری ئەحمەدی حەمەمەلا کە مامۆستای تایر تۆفیق بووە ینی ئەمن لەبیرمە بە منداڵی گۆرانیشیان دەگۆ نیشتمان پەروەریش بوون ڕادوێشیان دەبرد پاتریەکە بەقەدر ڕادوێیەکەی بوو ئەوەندە قرس و گەورە بوو هونالەندەنیان دەکردەوە باسی کورداتیان دەکرد وە ئەمە هەمان کات بابم دەنگ خۆش و مەقامزانیش بوو. ینی برادری مەلا ئەسعەد بوو بابم برادری سێوە بووە ئەنەی زۆر خۆش دەویست ئەوانم هەموو ناسێ بە منداڵی. ئەرێ وەڵڵا ئیدی بابم وەکو گوتە دەنجی یەکجار خۆش و بەس لەبەرەوەی مەلازادە بوون عائیلەمان پێنج شەش ینی ناومان لە بیرمایە ئی باب و بابە گەورەکانمان مەلا عەبدوڕەحمان و مەلا پیرۆت و چێوچێ ینی پێی شەرم بوو کە دەنجی تۆمار بکرێ لەبەر هەندێک تۆمار هەتا هەوڵیاندا جارێک لە بیر محەممەد گەمحان هەبوو لە کۆی چاخانەی هەبوو دەنجی تایر تۆفیق و ئەوانە هەموو ئەو تەزیری کردبوو. گۆرانێک چیش هەیە تایر تۆفیق گوتی لە باوکی بەڕێستان شیرین بەهارە لە تایر تۆفیق لە بابمەوە فێری بووە نە هەر ئەوە کاک عەونی شاعیر لۆی باس کردم چاپێکوتم لەگەڵ کرد گوتی کوڕم نە هەر شیرین بەهارە گوتی وتم ئەی کچ لە گەشتی شارستانی یادەشتی وا جوان و نازانم چیە تاخیری ئەوەش ئیبابتە لەحنەکە وا چرای کوڵمت وا چرای کوڵمەی پێنج خشتێکی کاک عەونیە لەسەر شعرەکی پیاوەکی زووتر شاعیرێکی کورد گوتی ئەوش هەری بابتە ینی ئەوانە هەمووی لە دانیشتەکان تایر تۆفیقی گچکەتر بووە لە باب
لە کۆڕەکەیوان بەشدار بوو لێیان فێر بووە چۆ لە ێزگا وەری گرتووە تۆماری کردە دەست خۆش مامۆستایمە بەردەوام دەبێن دەچین دابێنیشی فەرموو. باسی باوکت بان کرد باشە با بزانم لە تەمەنی هەرزەکاری دابووی کاتێک باوکت کۆچی دوای کرد ئەرێوەڵە خوا عەفویتدا ئیشاڵڵا بەداخەوە تەمەنی درێژی بۆ ئێوە ئیشاڵڵا دەمێ ئەو بپرسم قڕز نەبوو ئەو کاتە بۆ تۆ ئەرکی خوشکەکانت دایکت لەسەر تۆ بێ جا تو خۆت حسابی کە یانێ تو گەنجێک بی تازە پێ بگەی تاقانەبی براد نەبی ینی بێکەسبی داکە کو دوو خوشکت هەبی ئەو کارە ساتشت بەسەر بێ بابیشم فەقیرەی تقریبان عمری 56 ساڵ بووی زۆر کۆچی دوایی کرد زۆر نەبوو ئەویش لەبەر چی بوو بەڕاستی 7 جاران سزن کرابوو لەسەر کوردایەتی و لێی درابوو لە تەپلی سەریاندا بوو هەر بەهۆیان نەشەوە بوو کە کۆچی کرد آخر 1963 زۆریان عەزیەتدا بوو هەر ئەو هۆیانەش بوو کەوای کردیانی بەڕاستی ئەوها زوو کۆچ بکاتن جا من کە مامەوە بەتەنیا ئەرچی داکم و دوو خوشکم کەوتەم لە من ژیانیان گوزەرانیان ڕاستە بابم خۆعافیکە خانووەکی جوانی هەبوو لە خانومان هەبوو لە گەڕەکی سەرباغ یەک دوو خانی مارە باپیری شما بۆ بە کرێماندا بۆ وەختی لە خۆزانی کرێ و شتیوا هیچ نەبوو ینی مانجە بە 4 دینار بە 5 دینار بەکرێت چوو بوون ینی بەس هەر باش بوو ینی هاوکاریەک بوو لە بۆەوەی کە بتانین گرنگی بدەین ینی ژیانەکەی پێبەڕێکەین ڕاستە باشە مامۆستا وەڵزانم لە سەردەمی ڕژێمی باعث حکمی لە سێدارەدانت بۆ دەرچووە لۆ من بەڵێ نا بەس خەریک بوو بە زیرەکی خۆم نەبا فعلەن ئەعدام کرابووم دوو برادری خۆمان ینی حیفە پێیان برێن برادر دوو فەرمانبەر لە ناو چالاکی قوتابخانەکانی هەولێرێ راپۆرتەچیان لەسەر من نووسی بوو ئەو ئەگەر نەمزانی بە حەقەت ئەعدام کرابووم بەڵام معاون مدیرە کە خواحەفیکە ناوی عەدنان بەلا بوو ئەوە لۆی بەحس کردم بە دزی ئەمنی بردەماری خۆیان ڕۆژەکی کوڕگوتی ئەگە بزانەوە ئەمن پێشتوی ئەعدام دەکرێم نەکەی بزان بە هیچ شێوەیە پێشانی دام راپۆرتەکە 3 نقطە بوو گوتی ئەو سێ خاڵە لەسەر نووسرایە راپۆرت لەسەر نووسرایەوە لە مدیریەتی ئەمنیش داوا دەکرێت ئەمنی هەولێرە جاخوایە کەس نەکەوت بە مدیریەتی ئەمنی هەولێرێ هەر جارێ بە تەعزیب و لێدانە من پیاوەکی ناسکم بەڕاستەیە دەمردم لە تەعزیبەکەی ئەو یەک عەدنانمەلا مشوری خۆم خوارد ینی ئیجازەکەم تەرتیب کرد لەو فترەیە گوتبیان ئەو پیاوە بەشداری نەشیدی نەکردیە تۆمار مەجموعە نەشیدێک تۆمار کرا لەسەر سەدامی ئەمیش خۆم دزیەوە نەمکرد ئەوەیان نووسی بوو گوتیان ئەوە لەسەر سەیدە ڕەئیس کە نەشید تەزیر کرایە ئەو پیاوە خۆی شاریتەوە بەشداری نەکردی لە خۆش لەسانی ئەو تاوانە بچێ مدیریەتی ئەمن برێن ئەوە فەنانەکە خۆی شاریتەوە ڕئیس فرقەشە خۆی شاریتەوە بەشداری نەکردێت چ لێ دەکەن ئیتر ئەمن ینی بەواسطەی دکتۆرە کە برادەرم بوو نزیکم بوو کرمە ئیجازەی مەڕەزی و مباشرە و ئەو عەدنانمەلایش ڕەحمەتی لێوی مباشرە و ئینفکاک و شتیوای هەموو تەرتیب نووسین بە نیزامی ئەو ڕۆژەی بەختی خۆم محەممەد پیرۆز هەبوو ئەمین عامی تربیە و ئەوانە بوو ینی وەکو وەزیر بوو پلەی گۆتبووی ئەمەش عایدی ئەوە بووین ینی برێن بەڕێوەبەرایەتی باڵا بووین لەبەرچی چونکە نەشاد مەدرسی سەربەوان بوو گۆتبووی ئەو وریایە مۆزەفی منە هەتا ئەمن نەیبینم نایە لەم بستە ئەمن خۆشبەختانە ینی ئەو ڕۆژەی لە هەولێر هەنەبایە تێدا چ بوو وڵی ئەو محەممەد پیرۆزە کە دانیش لەگەرم ئەو ڕۆژەی ئەمنیان برد مامۆستا جەمالی هیدایەت خواعافیکە سوڵتان عەبدوڵڵا خواعافیکە ئەوانە لەگەرم هاتن وەکو یەکیان مەسئولی حکمی زاتی بووی نەشاد مەدرسی مامۆستا سوڵتان مامۆستا جەمالیش مدیری نەشاتی مەدرسی بوو لەگەڵم هاتن بەس هیچ قسەچیان نەکرد یعنی ئەوەندە دیفاعیان لە من نەکرد ناوێرە چکە ئیشەکە خەتەر بوو بەحسی سەیدە ڕئیسێ چێ دەوێری تەدەخولکە ئیتر ئەمن خۆم دیفاعم لە خۆم کرد و
مەدحەتەکیش هەبوو لە فولکەی عنکاوەی کوژرا نەقیبی ئەمن بوو ئەویش هات بوو لە تەنیش محەممەد پیرۆزی دانیش بوو ئیدی تۆمەکانیان بۆ خوێنمەوە ئەنامیش ئەوە دیفاعم کرد و گوتم ئیجازەم هەبوو مامۆستا گوتی ئەوە بەڵگەت هەیە لۆی کە تو ئیجازەی ڕسمیت هەبوو گوتم بەڵێ ئیجازەکەم لۆ دەنیادامە دەستی جاکە ئیجازەکەی دیتی تەمبڵاو هەموو شتی تاوانە تووڕە بوو زۆر تووڕە بوو زۆر قسەی ناشرنی پێگوتن گوتیەوە حاشە چین گوتیەوە چکارێکە و راپۆرتەی نووسیەوە چبی عقلەکە و راپۆرتی لەسەر ئەو هونەرمەندەی نووسیە ئەخەرەوە ئیجازەی ڕسمی کە هەبوو یەکە ئیجازەی ڕسمی هەبیانی هەر بۆ مۆزەف داناندرێ هەتا ئەو ڕۆژەی مباشرە دەکاتەوە ئێوە پیاوە جازە بووە کو دەبیەوە ئەو بۆ نەوعەیەوە ئەمن لێرە نەبام عەزابیان دەدا وڵا بەسکرتێرەکەی گوتی تەلەفۆنی ئەمنم لە وەرگرا مدیرێتی ئەمنی هەولێر لەبەر چای من پێی گوتن گوتی طلع ما عليه شيء الشخص بريء طلع ما عليه شيء ولهذا سد اللجنة يعني أوان لجنة دانا بلوبهم هموش حاضر كرابو أجر محمد بيروز لا وليرة نبوها خلاص إعدام كرابو الحمد لله لا هوليري بو إشاكا بريك بيتش روي أنا والله ماري عاوي أي والله باش ما مستام أما همو ما دزانين أو كساني ككاري هنري ده كان بله لإستاده لكن خومان دبي لبال أو ده كاري تشدي كف كان بله لأن هنرك ناروا بريوا راسته بپی ئەوەی بەڕێزیشتان زۆر کارتان کردو زۆر کاریشتان بە خۆڕایی کردووە دەمەوێت ئەوەی بپرسم حەز دەکەی غەدرت لە ماڵ و منداڵت کردبی بەهۆی کاری هونەریتەوە زۆریش ناکەم مەسەڵەن دوو نمونەی گچکە لە بەدەرجێڕم یەکەچیان داچی دڵداری فەقیرێ هەموو جارێ نیوەی ساڵان کە عوتڵەکە 10 ڕۆژ بوو 2015 ڕۆژ بوو ئەمن دەبای ئەو 15 ڕۆژە منداڵەکانی کە هاوینە فێری مۆسیقامان کردینە بە لەگەڵ مامۆستایانی دیکە ئەمن دەچوومە ماڵیانیان پەیوەندی بە بابوداچیان دەکرد ڕقم تەلەفۆنەوە دەمای مۆبایل نەبوو ڕقم تەلەفۆنی ماڵ ئەگەر هەیەیان بەوەرم دەگرت نەم دەهێش ئەوانە بپسێنەوە ینی لێمان بپچرێن بزرم نەدەکردن ڕۆژانی جمعە ڕۆژانی جەژن ڕۆژانی نیوەی ساڵ ئەمن دەبایە بچم لەگەر ئەو منداڵانە لە مەکتەبی قەدەم خێ لە ناو ئیسکان مدیرەکە زۆر بەڕێز بوو زۆر کرێکارێکی لۆدا نابووین ئاوی لۆدا نابووین پێشەوەی بچین جێشتیان لێدەدا دەی ڕشان هۆڵەکە خاوێن دەکردەوەرێوەڵە ئیدی ئەو هام دەکرد ئەوە عەزابە ینی غەدرێک کە لە ماڵ منداڵم کردێ داچی دڵدارێم و جارە پێ دەگوتم دەیگۆ عالەم لەو خۆی لە جێژنە و عوتڵە دەستە بەغدا ئەتو ماڵە خوشکەکەم لە سلەیمانی ئەوجار دەیگۆ بمان بە ماڵی خوشکرد لە سلەیمانی ێ باشەوە چیە تو هەر مۆسیقا هەر مۆسیقا کاکەمەت کوشت ئەوە غەدرێکیان غەدری دووەمیان ئێستا کە فکری لێ دەکەم و ئێستا فەنانەکان دەبینی زۆربەیان گەنجەکان لە ئوتێلێکی مۆسیقا لێدەدا پارە وەردەگری یان مەسەلەن لە خۆی دەورەی کردیتەوە جێیەکی بەکرێگرتیە خەڵک دێدە فێرە مۆسیقای دەکا پارە وەردەگری ئەو کاتی زۆر سەیرم تێدا ینی باشە لۆ دکتۆر پاش دەوام بچین عیادەی هەبی پارەی وەرگری لۆ مهندس خەریتە کرد لۆدانێ پارە لێ وەرگری عیب نەبی لۆ محامیە کە پاش دەوامی خۆی پچی بینایەکی بەکرێ بگری شقەچی بگری ئیمحامات بکا بە پارە لۆ مۆسیقی قوربەسەر ناویان لێدەنات چاوەش ئەتوو ئەگەر بچی حەفلەی ئێگلەنجە و ئەو شتانە هەبوو وەختی ژن هینان سونەتانە و ینی حەفلەی خۆشی و شادی مەجموعە مۆسیقاژانێکە بوون لاو لێرە دەچون ناویان بە سوچی دەهات لەبەروێ قەت ئەمن نەچوو ینی منداری من پێویستی بە پارە بووە کە ئەو خەڵکەی دی منداری منیش حەزی لە شتی خۆش بخوا هەموو مەحروم کردبوون فەقیرانە کفر بوو لەکرم حتا لە بیرمە یەک دوو فەنان جارەی ئەندامی تیپی هونەری هەولێر بوون چوو بوونە یەکلەنجە 3 مانگ تەجمیدمان کردن لە فڕقەی عەزاب لەوەی کەسی دی نەچی ئەو هامان کرد بەخوا ئێستا ئەو هونەرمەندانە هەقە مەمنونی مەبن کە پێیان دەڵێن هونەرمەند چونکە ئەمە وامان کرد تەسحێماندا بە ماڵ و مندارمان برسی کرد تەسحێماندا خۆمان فەقیر و هەژار ماینەوە لە بەروەی قبوڵمان نەکرد پێمان برێن چاوەش هەتا فکرەی خەڵکمان گۆڕی پێمان دەرێ هونەرمەند ینی گەنجەکان هەق ئەوانە لەبیر نەکەن ڕاست دەکەی کەسانی وەکو ئێوە نابێت لەبیر بکرێن مامۆستا هەروە هەمومان دەزانین دەمێکە کاری هونەری دەکەی مامۆستا و بێگومان خاتونەکەشت زۆر پشتی گرتووی و هاوکاری کردووی ئێستا وە بزانین نەخۆشەوە ئیشەڵڵا تەمەەن درێژ دەبێ و لەش ساغ و تەندروست دەبێت وا لە زارت بنۆڕێ ئامین ئیشەڵڵا دەمێ بزانم چەند هاوکارتە ئەو
والله طبعا يعني وەکو باست کرد ئەگەر هاوکار نەبایە نەمان دەتوانانی هەتا ئێستا ئەوەندە ساڵەیە زیاد لە 40 ساڵە پێکەوە دەژین نەمان دەتوانانی پێکەوە بژین لەوانەیە ئەو مەسەلەن قبوڵی نەکردبایە جیا بوو باینەوە یان وەنی هەڵوێستە چی دیکەی هەبا نەیهێشت بە ئەم لە ناو هونەر بمێنیم بە چاوی خۆمان دەبینی هەندە هونەرمەند هەیە کە ژنی هیناوازی لە گۆرانی گوتن هێنا زیاد لە ئێکک ینی ژن ئەوەندە تەسیری هەیە بەڵام ئەو ژنە دیارە زۆر حەزی لە هونەر بووە زۆر جارەکە مۆسیقا لێ نادەم پێم دەڵێوری ئالەتەکەت بینە باشە مامۆستا ئێستا کە ئەو نەخۆشە تا چەند تۆ هاوکاری ئەوی وڵی بە ڕوح و گیان هاوکاری بوومە ینی پارەم لۆ قەرز کردێت هەتا ئێستا 8 بتیتە ئەنقەرەی دەڵە خۆ زانی مەصرفی هەل لە ڤیزەوە دەست پێکە بە پارەیە هەل لە تیارەوە دەست پێکە بە پارەیە لەوێ ئوتێل تەکسی خواردن ئەوە بێ لە دکتۆرەکان کە لێرەوە قۆڵەکەت لێ دەکەنەوە ئەوانە هەموم لۆ کردیە ینی قەت تەقسیریم نەکردێت تا ئامادەشم هێشتا ژانی ئیشاءالله سەلامەت بی پێویستی بە هەر شتێک بی مانیعم نییە ینی خانووی بە بفرۆشم سیارەی بە بفرۆشم بەس ئیشاءالله تەمەن درێژ دەبێ و خوای گەورە شفای لە بۆ بنێری بە تەندروستیەکی باش تەمەنێکی درێژ پێکەوە بژن مامۆستا ئامین ئیشاءالله بە ئامینی هەر یەکێک بکات ئێستا تەماشامان دەکاتن مامۆستا سەلامەت بی دەمێ بێمە سەر ئەو پرسیارە ئێستا وابزانم خەریکێ کارێکی هونەری بۆ کچێکی دەنگخۆش ئازام سیدیەکیشە خەریکن ئامادەی دەکەن من پێم خۆش دەبێ گەر لە زاری خۆتەوە گوێویستی بین و بۆمان باس بکەی ئەو بابەتە زۆر ڕاستە ینی من لە گەنجاتیەوە کە تەمەنم لە 20ەکان بووە ئاواتە خواز بوومە لە شاری هەولێرێ کچەک پەیابی خەڵکی خودی شاری هەولێرێبی بەرهەمی لۆ بکەم بەداخەوە هەتا ئەو تەمەنەی گەیشتمە ئێستا واتە نەبووە هەتا ئێستا ئەوە لە هەفتارەت بووم هەتا ئێستا نەبووە ئێستا الحەمدولله شکر لە ڕێگای چەند مامۆستایەکی کە ئەندامی تیپەکەمانە مامۆستا ئەسکەندەرە مامۆستا دڵداری کوڕما مامۆستا بەڵێنە ئەوانە توانیان کچەکمان لە دەستنیشانکەن وەختی خۆی هەبووە لەگەر ژن مۆسیقامان لێدایە لەگە ئایشەشان هونەرمەند ئایشەشان لەگەڵ کچەچیش هەبوو بەس ئەسلی ینی خەڵکی هەولێرە نەبوو ناوی ڤیان فایق بوو ئەگەر لە بیرت بی تیپی مۆسیقای خانزادی کچان دەنجی زۆر خۆش بوو دەژرێن ئێستا ئەمری خوای کردێ بەداخەوە ئەوانە هەبووە بەس خەڵکی خودی شاری هەولێرێ نەبووە گۆرانی بێت ئێستا کچەک پیا بۆ ناوی پەیامە زۆر دەنگخۆشە بەڕاستی دڵشادی کردم ڕازی بوو شکور ئەخیرەن کچەکی هەولێری ڕازی بوو گۆرانی خەڵکی خودی شاری هەولێرە و ئەمن ئەو حەف بەرهەمە ئەو کچە حەف بەرهەممان لۆ کردیە چار لەو بەرهەمانە ئاوازی خۆ من و سەیەکەی دیکەش فۆلکلۆرن بەس مۆسیقا شتەکەم ئەمن لە بۆ ئامادەکردی بەرهەمەکانیش هەر هەمووی دەبی ئەوە ئاماژە پێ بدەم هونەرمەند سەید ئەحمەد ڕەوانزی دابەشی مۆسیقای لە بۆ کردوونە و لە ستۆدیۆی هونەرمەندان سندیکای هونەرمەندان هونەرمەند ئاکۆ عومەر ئەندازیاری دەنگ بووە و کاکەی من حسێنیش کوێنسەری بەرهەمەکانی کردیە ئەوە دەبی حەقی ئەوانە هەموو بدرێ و بگوترێ بێگومان مەجموعە هونەرمەندە چیش کۆمەڵە هونەرمەندی نازدار دەست و پەنجە زێڕین بەشدارن لەو بەرهەمەی لەگەڵ خۆشم ئینجا ئیشاءالله لە ماوەی کەم بەرهەمەکان تەواو دەبی چەندانەیەکی لە کلیپ دەکرێت و خەڵک بە چاوی خۆی دەبینێم لێرەوە نامێ مەتحیکەم چکە بڵن ئاوازی خۆیتی لەبەرەی بێگومان کە ئەتو مەتحی بکەی و ئیشەکی لە بۆ بکەی کارێکی جوان دەردەچێت حتمان ئیشاءالله مامۆستا بەم زوانە گوێمان لێ دەبێ یان ئەرێ وەڵا ئێستا تقریبا دەتانم بنم تەواو بووە وەکو دەنگ ئەو جەمایە کلیپەکان بکرێ وعدیان پێداینە 3 یان 4 کلیپمان بۆ بکەن زۆر باشە لە خۆشمان هەدەکمان ڕەنگە بتانین بە واسەی برادەرایەتیوانە دوسەیەکی کەش پێم خۆشە زۆربەی بەڕاستی ئەوە بکرێ کلیپ بکرێ خەڵک بیبینێ کە توانایەکی هەیە و کچە و دەنگەکی زۆر ئینشاڵڵا سەرکەوتوو بێ و بەردەوامیش بێت پەیام خان هیوادارین ئەوە زۆر مهمە بەردەوام بوونەکەی بزڵ ئینشاڵڵا بەردەوام دەبێت و خێزانەکەی هاوکار بن ئینشاڵڵا خێزانەکەی ڕێ پێ نەگرن چونکە بەڕاستی گوناحەوە وەختی خۆی محەممەد عەبدولوهاب بۆ لەو درێژێت دەمێ هونەرمەندەکی گەورەی عەرەبە
زۆریش بەدیم بووە 93 ساڵ ژیە بەڵێ قسەی زۆر مهمی هەیە بەلای منەوە ینی دەڵێ خوای گەورە کە بەهرەی دەداتە کەسێک جا شەرنی ئەو بەهرە بەس دەنگخۆشی بی لە هەر مەجالێک بی خوالەوەی نەدایتێ بیشارتەوە دەبی دەور و پشتی خۆی پێ جوانترکە دەور و پشتی خۆی پێ ڕازاوەترکە بەڕاستی هیوادارم کە ئەو پیاوە بەدینە ئەو قسەی کردێ عائیلە کەشی دەزانم کە بەدینن هیوادارم ڕێ پێ نەگرن خێریان دەگاتێ ئیشاڵا بەردەوام دەبێت بە پشگیری کەسانی وەکو ئێوەمانان کاری باشتر و جوانتر ئەنجام بداتن مامۆستا دەمێ بێمە سەر ئەو پرسیارە لە شوێنێک کەوشە شکست دەهێنێ مۆسیقا دەتوانێت قسە بکات خۆی مۆسیقا زمانە بابی من مۆسیقا مەشهورە ئەوە زمانەکی جیهانیە یەکەمین تعریفی مۆسیقای توجێ لە مۆسیقایەکی هندی دەبی لە دەنگەکەی دەنگی شەر مۆسیقایە ینی جێل لە گۆرانی بێژێکی هندی دەبی هیچتەی ناگەی داخوا دوو کەلیمەی دیڤانە و نازام چی کوردی تێدابی لەگەڵ زمانی مە مشتەرەکە دەنا ئەوی دیکە تێی ناگەی بەس سەری لۆ دەلەقێنی و هەز دەکەی یۆنانی جێلێ دەبی هەروە دەنگەکی تورکی فارسی هایدە خۆ هەموو شتەکانی تێناگەین معینی ئەسوانی هەموو شتەکانی تێناگەین دەمان جوولێنێ هونەری ڕەسن هونەری گەورە هونەری مەزن دەجوولێنی بەدەستخۆن نیە مۆسیقا زمانە هەموو دنیا لە زمانیەک مۆسیقای ئیسپانی کە دەڵێن ئەسڵەکەی زریاب داینا زریابیش کەسەکی کورد بووە زۆر نزیکە لە هەندە گوتنی کوردی و حەیران وشتیوە کە لەگەڵ گیتار پێیان عاردی دەدەن و بەعزە شتێکی دەرێن هەر نزیکە لە حەیران هاوار دەکاوە دەکات باشە مامۆستا تێگەیشتنی جیهان بۆ هونەری کوردی لە چ ئاستێکدایە هونەری کوردی لەلایەن جیهانەوە قبول کراوە ینی ئەوە پرسیارەی قورسە ینی من نامێ ئەوها بە ئاسانی وەڵامی دەمەوە دەبی ئەوە ینی شکر زۆر سوپاس لە بۆ خوایە مەسەرەن کە تیپە چی وەکو تیپی کامگارانمان هەیە ئەوانە بەڕاستی دەوریان هەیە لە ناساندنی هونەری کوردی لە جیهان هونەرمەندێکی گەورەی وەکو دڵشاد محەممەد سەعیدمان هەیە کە حتا تانیتی قیادەی بەعزە ئۆرکسترای بێگانە بکە و ئەمەش بە دەوری خۆمان ینی چەندین کۆنسرتمان کردیە تەنیا عارب پێکەوە دنەوە حەفتچین لە پاریس کۆنسرتمان کرد لە ناو جێیەکی کە دەڕۆژ دەوامی دەکرا من هەر دەڕۆژەکە دەچوم میلەتانی دیش ببینم بزانم ئاستی هونەری مە لەگە ئەوانی دیکە چۆن بووە ئەنجا بەشداریمان کردێ لە بغێست فەڕەنسی پێ خۆی ناوی برێستە ئەوان دەنم بغێست فەڕەنسی ڕای بەغا دەخوێندنەوە لە میهرەجانێکی دیکە کە ئێستا ناوەکەیم لە بیرنیە بەشداریمان کرد هەر لە فەڕەنسا لە مقاتعی برۆتۆن ملەتێکن وەکو ملەتی کورد بەرامبەر بەریتانیان لە ناو فەڕەنسای پێیان دەرێن برۆتۆن بەریتانیا برۆتۆن ئاناوەکانیان لێک نزیکە لەوێش فیستیڤالێک بوو ینی بڕاتێ بیدێرە ساڵانە 9 ملیۆن کەس بەلایانی کەم ئەو فیستیڤالە دەبینن لەوێ بەشداریمان کرد ماوەی دەڕۆژە ئەویش مهرەجانی 15 قاعەیە لە تەنیژێک ئەو قاعە حازر دەبی بینەرەکان لێرن قاعی دووەم حازرە موسیقادانیشتە ئەوانە لێرە تەواو دەبن هەر دەستن دەستنە قاعەکەیدی لەوێ قاعی سێم حازرە ئەوی دیکە تەواو دەویستنەوێ بۆ نەوەی دەخولێنەوە ڕۆژانە لە بەیانی هەتا ئێوارەیەوە هەر کۆنسێرتە ماوەی دەڕۆژ لەوانە هەمووی بەشدارمان کردی خەڵک دێ لێت دەپرسی ئەم گۆ چێن چمیل لە تەکن ئەو مۆسیقا چەند گەورەیە بنۆڕاستە تو لەوێ بە شانازیەوە دەڵمە کوردین ئەوجادا ئەو دەرە ناسام کا حکوومەتی کوردی هەیە لۆی شەرح دەکە دەرەبا بە کورد لە قوربەسەری خۆی پارچە پارچە کرایە هەر لە کۆن زەمانەوە لە سەدەستی ئیمپریالیزم کرایتە لە ناو 4 وڵاتدا دەژین لە تورکیا لە عێراق لە ئێران لە سووریا لە وڵاتی دیش ئێستا کورد زۆرە لەو دوایانە ئاشکرا بووە کە لە ئەرمینیا و لە یەریڤان و لە زۆر ناوچەی دیکە حتا لە ئوردون لە ڕۆژانە خوێنمەوە کە کوردێکی زۆری لێ چاپێککەوتی دەکرد کچەکی وەکو جەنابەت چاپێککەوتین لەگەر کوردێک دەکرد کە وەختی خۆی ئەوانە کوچوونە ئوردن ساڵی چەند چوونە لەوێ نەشاتیان هەیە چالاکیانێ لە میسر ئێستا ئاشکرا بووە کە کورد هەنە و لە زمانی سەلاحەدین ئەیوبیەوە کە قائیدەکی گەورەی موسڵمان بووە ئەو قودسی ڕزگار کردیە شێرکۆی مامی و ئەوانە هەمووی لەوێ هەندێکیان ماینەوە
ئەم لە گەداچی دڵداری چوینە قاهرەی چوینە قەڵعی سەلاح الدینیش کە قەڵعەکی گەورەیە لەوێوە لەسەر برندایی قەڵعەکەی و تقریبان هەموو قاهرە لێ دیارە هەتا ئێستاش مایە و گرنگی پێدەدرێ و هەر بە ناوی خۆشیەوەی بە ناوی سەلاح الدینە و جێی شانازی لەو شتانە. کام مۆسیقا کام ئامێری مۆسیقا کوردیە ئامێرێکمان هەیە تایبەت بە کوردی تایبەت بە خۆمان ئەمە بزانە ساڵی 1970 طبعاً کە تەخیریش کرا کتێبەکەم یەکەمین کتێب کە کوردێک داهێنابی بە ناوی ئامێرەکانی مۆسیقای کوردی ئەمەم بوومە ساڵی 89 ناوی کتێبەکانم وا ناو لێنایە هەندێک لە کتێبەکانم ناو لێنایە کە تیپەکی کوردی پێک بێ لە ئالاتی کوردی مەسەڵەن کتێبی یەکەمم کە نۆتەی تێدایە ناوی باڵەبانە باڵەبان ئالەتە چی فووە فوی تێدەکرێت کتێبەکەی دیکەم ناوی تەمیرەیە تێلی هەیە سیمی هەیە بە ڕیشەی لێ دەدرێت بزانە ئەوە دوو ئامێر یەک فووە یەک بە ڕیشەیە کتێبەکەی دیم ناوی دەهۆڵە دەهۆڵ و زوڕنا ئەوە بووە فرقەچی مۆسیقا لەسەر مەسرح بینە پێشتاوت ئالەتە چی باڵەبان دانیشتێ مایکرۆفۆنی لە بەردەمە لەو لاشی تەمبورێک دانیشتە تەمیرە یان تەمورە لەو لاش دەهۆڵێک دانیشتی ئەوە فرقەچی مۆسیقایە بەس گۆرانی بەژشتیان کەمە سەردەمە یەک تێکەڵکردنی ئاین و مۆسیقا پێکە و گونجاو نەبوو باشە بەس ئێستا دەبینین مۆسیقایەکی زۆر لەگەڵ ئاین تێکەڵ بووە و سرودی ئاینیمان زۆرە و ئەو بابەتە چۆن دەبینی طبعا ئەو بابەتە ئەوە جەلالەددینی ڕۆمی مەولانە جەلالەددینی ڕۆمی ئەو پیاوە کە سۆفیەک بووە پیاوەکی بڵێن ئاین پەروەەر بووە ئەنجە مۆسیقای لەکە حرام نەبووە ئەو پیاوە زانا بوو بەڕاستی بەو نەوع کەسەی دەیبرێ زانە نەک بە هەموو حەیل عولەما ئەوان هەموو عالمن ئەو جە باسی مۆسیقات بۆ دەکەن بە نەوع مۆسیقای لەبەر چاوی خەڵکی دەیەخن بە تایبەتی لەبەر خەڵکەکی ساکار و کە ئاستی ڕۆشنبیری کەمە وای ناشیرن دەکەن گۆرانی گوتنیان لەبەر چاو سەقەت دەکەن لەبەرشە کزنایەتە پێشی زیاتر لە مۆسیقا جەلالەددینی ڕۆمی ئەو دەست پێشخەر بوو بەڕاستی گەورەی وان کە شمشاڵی هینە ناو ئاین لە تەچیەکان ئەمن چویمە هەموو تەچیەکان گەڕایمە لە بە ئەو کتێبی خۆم ئامێرەکانی مۆسیقای کوردی لە تەچیەکان ئێستا مەسەن لە بۆن منە لە هەولێرێ ئامێرەکەیە لەسەر سێپای دادەندرێ تەبڵەکی گەورەیە بە دوو دار لێ دەدرێ لەسەر سێپایەکی لۆ دروستکرایە بە داری بە جۆرەی بەژنی کابرایە بە تاپتانی لێ بدە ئەوە جگە لە 5-6 دەف لە تەنیژێک ڕادەوەستن ڕۆژانی دووشەم و پێنجشەموو کە ئەوانە زیکریان هەیە یعنی زیکر معنای چێ بە عەرەبی یعنی ناوی خوای دەینن یان ستایشی خوای دەکەن مەدحی خوای دەکەن لەوێ ئەو ئامێرانە 5-6 دەف یان 3-4 دەف بە جۆرەی تەچیەکەی ئەگەر تەچیەکە هاتو چکەری زۆربی دەفەکان زۆرترن دەفزەن زۆرن بەس تەبڵەکە یەک تەبڵە هەیە سەنجیشیان هەیە سەنج دەزانی چییە لە کۆی پێدەن تاز مەعرف دوو ئاسنە وەکو قەپاقی مەنزەریە لێک دەدرێ ئەوە سەنجە و حتا لە تەچەی شێخ شەریفی لەولێرێ کوڕەکەی کە ناوی شێخ فوئادە بەداخەوە ئێستاوانەمایە گۆڕایە گەڕایتەوە بەرەو پشتەوە جاران کە چوو مەکنی یەکەم جار گوتی مامۆستا پێم برێ دەفزەنێکی زۆر مهمە بەڕاستی دەفزەنی وام کەم دیتە گوتی مامۆستا کەنجی پێت خۆشی بەزناوم مەینە من دێم لە ستۆدیۆی لەگەرتان دەف لێ دەدەم ئەو جارێ ئەخیری چوینەوە لای لەگەر دکتۆرە کاتبوو کە پێشانی دەم کورد لە ناو ئاینیش مۆسیقای هەیە و ئالاتی دەرکەی لێ نەکردینەوە هاتە بەر دەرکەی ئەمنی دەگوتی نا بڕۆن لێرە نەمینێن ئێبا بەتۆوە ناوت کاک فواد نییە بەرێ ئێباش ئەمە هاتمەکنە دەتو پیاوەی ئەوە معقول دەنگتم هەروە لەکنە دەف لێدانەکەتم هەر لەکنە لە مارەتە زیلم کردێ مایتم ئێستا لەوە گۆڕای برام ئەتوەرە و کەسەی ئەجەبزانە مشتەمەع چی لێ هات کۆمەڵ لە باتی بەرەو پێش بچی بەرەو پاش دەگەڕێتەوە ئێتو ئەو حالەتانە هەیە هەموو پێشەم و دووشەموان لێ دەدرێ لۆ مەنعی دکتۆرەی دەکەی هاتێ بیبینی نایەلی بینە ژوورێ دانا ینی فکر چاولێکەری بابێ مەسەر ئەو پرسیارە و لەو بابەتانە بینە دەرێ بە پێی توێژینەوە زانستیەکان مۆسیقا کاریگەریەکی کاریگەری هەیە لەسەر دەروون و تەندروستی مرۆڤ باشە ئێمە بۆ ئەوی دەروونێکی ئاراممان هەبێ پێویستە گوێ لە کام مۆسیقا بگرێ یعنی مۆسیقای سەقەتنا کە مۆسیقا بەداخەوە ئەوروپەیە بۆ لە کوردستان بە پارە
دەچی کابراایەک دەنجی خۆش نییە پارە دەدا مۆسیقاژەنەکان دەینی لە ستۆدیۆ دەگری بە پارە ئەو دەنگە ناخۆشەی خۆی تەجیل دەکا بەجێ ئەو منداڵە ناسکانەیدادەدا کە منداڵی ناسک وەکو وەرەقەشی سپیە کە هیچی لەسەر نەنووسرایە باشە ئەو منداڵە نازانی تەماشای تەلەڤیزیۆنە دەکا جێ لەو دەنگە نەشازەیە لەو دەنگە ناخۆشەیە جێی وا ڕادەیەنی جیاوازی لەمە دو ناکە لە بینی دەنگی خۆش و ناخۆش دەرێەوە تەلەڤیزیۆنەوە ئەو کابراە گۆرانی دەرە دیارە گۆرانیەوە هەیە دیارە دەنگخۆشی ئەو ئەو جا حەق خوایە بە چی چادەکرێەوە مۆسیقاژەنەکان کە یەکێک دەزان دەنجی خۆش نیە بۆی لێ نەدەن لە بۆ پارەی گوناح ئەوە جەریمەیە تاوانە ستۆدیۆیەکان لە بۆی ئیشیان زۆربی لە بۆ ئەو دەنگە خۆشانە لێ نەدەن بڕگا کە تو دەنگت بە کەلک نایە برام خۆیانی نییە ئەم لەوانێ دەنگم خۆش دەبێ بەس بتانم کارێکی دیکە دەیدا ئەتو کە دەنگێکی خۆشت جێلێ دەبی هەموو گیانت ئارام دەبی هەموو ڕۆحت خۆشبەخت دەبی دڵت خۆش دەبی ئەڵڵا دەری وایە کە تو ئەو دەنگە قەباحەتەی بینی لەسەر تەلەڤیزیۆنێش داینێ هەر لە بەروی پارەی هەیە یان خزمی هەیە مەسئولە پارە دەستی باڵای هەیە لەو ئیشە حتممە لە تۆگە پارە نەبی ستۆدیۆ نایلی دەنجی لەوێ بچی گۆرانی بڵێ با دەنجیشت خۆش نا ینی دەنگ ناخۆشەکەی بەحس دەکەینەمە ئەگەر پارەی نەبی مۆسیقاژەنەکەش نایە پارەی دایتێ بۆیە بۆ لێ دەدا ئەو کاتی پێرن کاکە تو دەنگت خۆش دێ برام زمانی مە لەبەر چ شتیوانە بوو کە پارە نەبوو ئەمە لە فرقەی باواجی کۆیەوە دەستمان پێکردیە قەت پارە ماوە نەگرتێ لە کەس لە بۆ پارەش ئیشمان نەکردێ چوینە تیپی مۆسیقای شۆڕش پێشمەرگە بوون لە ناو ئەو تۆپ و تەیارەی سرودمان تەجیل دەکرا تا پێشمەرگەی هاندەین ئازاتر بجەنگن بەرامبەر دوژمن وانە کا پارە بوو ئەو جا هاتینە هەولێرێ لە چالاکی قوتابخانەکان لە مەکتەبان خزمەتمان کرد کۆڕاڵمان کرد لەسەر هەموو عێراقیەکەم بوو تیپی منداڵانمان 4 سال لەسەر هەموو عێراقیەکەم بوو وایە تیفی لاوان هەبوو ئۆپەرێتمان هەبوو هەرەکەم بووە هەر دووەم بووە دوایش هاتینە تیپی هونەری هەولێر ئێواران بەیانی لە چالاکی ئێوانە لە تیپی هونەرێ تەمبرین کە خۆت بکوشە مار و مندارە بەجێ بێلەوە بکە بەبێ بەرامبەر ئێستا زۆر سپاس لە بۆ خوای کە زروفەکە گۆڕایە وچە نەزەری خەڵکیش گۆڕایە وەکو گوتم دکتۆر پاشداوام پارەوەردەگری محامی پاشداوام مهندس هیچ کەس هەیە بە خۆڕاییش کەستا ئێ باشە مۆسیقاژەنی قوربەسەر لۆ ینی پارەوەردەگری ئەوش حەق خۆی لە بۆ خۆی بەکاری عیب ینی شەوێ لە ئوتێلێک پیانۆیەکی لێدایان عودەکەیان کەمانەکی لێدا خەڵکەکەش دڵخۆشکە لە خۆشی ئیسیفادە بکە لە ماڵ و منداڵی خۆی لۆ عیب بیەوە ئەو میلەتە هەقەواز لەو شتانە بینی بەڕاستی مامۆستا سەردەمی هونەری مۆسیقای کلاسیک یا مۆسیقای مۆدێرن زیاتر خزمەتی بەڕەوتی هونەری کردووە مۆسیقای کلاسیک یا مۆدێرن ینی بەڕاستی پێت بڕێم هەر مۆسیقایە لە قۆناغی خۆی خزمەتی خۆی کردیە تو ناتانی ئێکەکی تەفزیلکە لەسەرەوی دیبرێ ئەوە باشتر بوو ئەوە زیاتر خزمەتی کردیە نەخێر یعنی ژیان لە ئەوروپای حتا لەگەر بینایی دەڕوا لەگە عیمارەی مۆسیقایەکان سەردەمی باڕوک سەردەمی نازام چیە ینی لەگە بیناسازی ڕۆیە لەگە هەندەسە ڕۆیە مۆسیقا خزمەتیوی دیارە مەسەنا ئەو زمانی ئەوە عەبقەریانەی وەکو بەتۆڤن و مۆزارت و باخ و چی ئەوە سەردەمێک بووە خزمەتی خۆی کردیە مەرحەلەک بووە قۆناغێک بۆ برایە ئێستاش کلاسیک مایە لە ئەوروپا بەس جەماوەری کەم بووە جەماوەری زۆر کەمترە زاران ینی هەندێک کەس هەنە ینی باشترن لەوانی دی تیپەکانیان وەسایل و شتی دیکە بەکاردەینن کچی منداڵ دەبن کچی جوان دەبن ینی شەوق و ڕەونەقی زیاتر دەدەن بە تیپەکانیان لەبەری جەماوەریان زیاتر بی ئەوە دەنا جەماوەری زۆر کەم بۆ کلاسیک ئێستا خەڵک زیاتر ڕوو لە مۆدێرن کرد ینی ڕووی لە مۆدێرنەوە دوایش حتا ئی ئەزنەبیان زۆر پێخۆشە ینی تو ئەو کۆنسێرتانەی ئەمە چوینێ بە چاوی خۆمان دیمانن کورسی نییە بەتاڵ ڕاستە هونەرمەندێکە دەبینی کۆنسێر دەکە ماشەڵڵا بە هەزاران کەس لە کۆنسێرتەکەی دادەنیشت تو مۆسیقای کوردی مەسەلەن ئەو ئەزنەبیە لۆوە شێتی تی بێ پرسیارم دەکرد لێیان
گو باشە کورسێک بەتاڵنی ئەوانە لۆ دێن مۆسیقای کوردی ببینن دێگو کاکە ئەوانە لە مۆسیقای خۆیان بێزار بووین دێنە ئەو کۆنسرتانە لەوەی شتەچی نوێ ببینن کە نەیان بووە مۆسیقایمە ڕۆبع تۆنی تێدا چارەگە دەنجی تێدا ئیوان نییە ئیوان بەس تۆن و نیو تۆنە مۆسیقای غەربی ئیمە چارەگە تۆنیشی هەیە یعنی لە جیان سەیرە پێیان خۆشە ڕاستە مامۆستا ڕۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکان یان کۆلێژی هونەرە جوانەکان چییە لە دروستکردنی هونەر و هونەرمەند ئەگەر بە شێوازێکی زانستیانە و سیستەماتیکانە بڕوا بەڕێوە گەورەترین شۆڕشە بەرپا بووە لە کوردستان بەڵام بەداخەوە تو دەبینی مامۆستایەکان کە خۆشم فترەیەک لەوێ بوومە لە نەوەتەکان پێش بڕۆمە ئەوروپا مامۆستا تو لژنەی دادنێ قوتابی وەردەگری چ قوتابیەک وەردەگری ئەوەی کە تۆپە وانێ لە هەمووی باشترە لەو شارێک چێ ئەوی هەڵدەبژێری لە هەموو ڕۆیەک ئەوە زوو پێدەگا زوو ناو دەداتەوە بەڵام تو وەختەچی دەبینی سی قوتابی دووەرگرتیە کە دەستە وەزارەتی پەروەردە ناوەکان هاتیتەوە دەناوی ئەتو هەڵبژارە لێ فڕێدرایە دەی خۆیانیاندانایە کە هیچ فڕیان بەسەر هونەرەوە نییە ئەوە قەت پێش ناکەوینەمە بزان دەرێم لەسەرەوە دەبی خاوێن بی جۆگەکە ئاوەکە لە کانیەکەیەوە کە خاوێن بوو هەر بە خاوێنی دێتە خوارێ بەڵام ئەگەر لەسەرەوە ئەوە خراپ کرا ئەوە چۆن دەبیشتیوە تو ئەو مامۆستایانە تەکلیف کردێ لە ژنەت دانایە بە پسپۆری خۆیان مەجموعە خەڵکە چیان هەڵبژاردێک کە تۆپن تو دەی دوایە تێشی دەدەیت سەقەتی دەخێناوێ ئەوە پێش ناکەوی هونەر چونکە سەقەتەکە لە تەنیشتی دانیشتی ئەو تەمرین دەکا دەیە پێشکەوی ئەو ساری دەکاتەوە دەرێکە دەبەسە بەسە بچین پیاسەشی بکەین ئەستە بڕۆین دانیشین قاوەی بخۆینەوە ئەجا مامۆستا بەر لەوەی کۆتایی بە پرۆگرام بینین پێم خۆشە بە عودەکەت شتێکمان بۆ بژەنی بە سوابزان پێویستە کورسیەکەشت بگۆڕین باشە ئەو ئەزیێتش دەدەین مامۆستا چیرۆکی من ئەمڕۆژ کۆتایی پێهات بە پارچەیەک میوزیک کۆتایی بە پرۆگرام دێنی